لە دوای 2 ڕۆژ لە بەخاک سپاردنی محەممەد علی کلای کە بە کەسایەتیەکی ئیسلامی میانڕەو لە ئەمریکا ناسراو بوو، ئەو وڵاتە بە خوێناویترین هێرشی لە مێژوویدا لەسەر دەستی هاوڵاتیەکی بەڕەچەڵک ئەفغانی بەخۆ بینی و بەهۆیەوە زیاتر لە 100 کەس کوژران و بریندار بوون. عومەر مەتین کە تەمەنی 29 ساڵە و لەدایک بووی شاری نیویۆرکە بە ئەنجامدەری هێرشەکەی سەریانەیەکی شەوانەی هاوڕەگەز بازەکان دادەنرێت لە شاری ئۆرلاندۆی سەر بە ویلایەتی کالیفۆرنیا کە تیایدا 50 کەس کوژران و 53 دیکە بریندار بوون و خۆشی لە ڕوبڕووبوونەوە یەکدا لەگەڵ هێزەکانی پۆلیسدا کوژران. ڕووداوەکەش بە خوێناویترین ڕووداوی کوشتنی هاوڵاتیان لە ڕێگەی دەستڕێژی گولەوە دادەنرێت لە مێژووی ئەمریکادا. دەستگاکاری ڕاگەیاندنی ئەمریکا ئاماژەیان بەوە کردووە کە عومەر مەتین بەر لە هێرشکردنە سەریانەکە پەیوەندی بە دەسەڵاتی ناوخۆیی شارەکەەوە کردووە و پێ ڕاگەیاندون کە بەیعەتی بە ڕێکخراوی داعشدا و ملکەچی فەرمانەکانێتی. هاوکات نووسیگەی لێکۆڵینەوەی فیدراڵی ئەمریکا FBI ڕایگەیاند پێشتر لە ساڵی 2013دا و 2 جار لێکۆڵینەوەیان لەگەڵ عومەر مەتین کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان دەست نەکەوتووە بیسەلمێنێت پەیوەندی بە داعش یان گروپە توندڕەوەکانی دیکەوە هەبێت. لە لایەکی ترەوە کۆمپانیای G4S کە گەورەترین کۆمپانیای ئەمنیە لە جیهاندا ئاشرای کرد عومەر مەتین لە ساڵی 2007ەوە لەگەڵ کۆمپانیەکەیان کاری کردووە و لە چوارچێوەی کارەکەشیدا هەمیشە چەکی پێبووە. لەو چوارچێوەیەدا ڕێک سکۆت حاکمی ویلایەتی فلۆریدا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند کاتێک کەسێک بە خوێن ساردیەوە ژمارەیەکی زۆر هاوڵاتی بە بێجیاوازی بکوژێت و ژمارەیەکی تریش بریندار بکات بێگومان کارێکی تیرۆریستی ئەنجامدا و کەسێکی تیرۆریستە. لای خۆشەوە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا داوای لە باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا کرد دەست لە کار بکێشێتەوە. لە هەمان کاتیشدا لەسەر ئەو وتەی ئۆباما کە دەستەواژەی ئیسلامی ڕادیکاڵی بەکارنێهێنا بوو، دۆناڵد ترامپ ئۆبامای بە لاواز ناوبرد. ترامپ ئاماژەی بەوەش کرد نایەوێت کەس دەستخۆشی لێ بکات لە هەڵوێست و تێڕوانینەکانی پێشووی سەبارەت بە ئیسلام، بەڵکو دەیەوێت ئەمریکا وریاتر و توندوتۆڵتر بێت بەرامبەر بە تیرۆریستان. وتیشی پێشتر پێشبینی کردبوو ڕووداوی خوێناوی لەو شێوەیە ڕووبدەن. لە مێژووی ئەمریکادا چەندین هێرشی خوێناوی لە ڕێگەی دەستڕێژی گولەوە ئەنجام درراون. کێکێکیان ڕووداوی ماکدۆناڵدزە لە ساڵی 1984دا لە شاری ساندیگۆی باشووری ویلایەتی کالیفۆرنیا کە تیایدا 21 کەس کوژران و 19 دیکەش بریندار بوون. هەروە ڕووداوی لۆبی لە ساڵی 1991دا لە ویلایەتی تەکساس کە تیایدا 23 کەس کوژران و 27 دیکەش بریندار بوون. ڕووداوی ڤێرجینیا لە ساڵی 2007دا کە تیایدا 32 کەس کوژران و 17 دیکەش بریندار بوون و لە دوای ڕووداوەکەی ئۆرلاندۆ بە دووەم خوێناویترین ڕووداوی تەقەکردن دادەنرێت لە ئەمریکادا، لەگەڵ ڕووداوی ساندی هۆک لە ساڵی 2012دا کە تیایدا 20 منداڵ و 6 مامۆستا و کارمەندی خوێندنگەکە کوژران. لە ئێستاشدا جۆرێک لە ترس و دڵەڕاوکێ لەلایەن هاوڵاتیانی ئەمریکاوە دروست بووە و بەگومانەوە لە موسڵمانەکانی نیشتەجێ وڵاتەکەیان دەڕوان و پرسیاری ئەوە دەکەن کە چۆن دەبێت کەسێک لە ئەمریکا لەدایک بوو بێت و گەورە بوو بێت و پێشتریش حکوومەتی ئەمریکا باوەشی بۆ خانەوادەکەی کرد بێتەوە کە لە ئەفغانستانەوە هاتوون بە چاوی دوژمنکاریەوە لە ئەمریکا بڕوانێت و هێرشی خوێناوی لەو جۆرە ئەنجام بدات. کاروان شێخ موحسین NRT